بەلایانی کەمەوە گوێمان لە 52 خوتبە گرت بێجێ لە محاضراتی مانگی ڕەمەزان و کاتەکانی تر. 52 جومعەمان کرد لە ساڵی 23دا بە فەزڵی خوای گەورە، بەڵام لەگەڵەوەدا بەداخەوە زۆرێکمان نەگۆڕاین، ئیمانمان زیادی نەکرد، خێر و چاکەمان زیادی نەکرد، تەقوامان زیادی نەکرد، بەڵکو خراپتریش بووین. خوای گەورە باسی ئیماندار دەکات، دەفەرمێ کاتێک گویان لە قورئان دەبێ بەسەریانە دەخوێنرێتەوە ئیمانیان زیادەکە. ئەکرێ ئێمە بە هەزارها خوتبە گوێمان گرتووە، ئێستش هەر خراپین، هەر بە خۆماندا ناچینەوە. خوشکی بەڕێزم گوێت لە هەزارها وتار بووە، ئێستش هەر سافیرەی ئەمە سەری ساڵە و ئەمە نەورۆزە و ئەمە حەفلەی فڵانە و ئەمە ئاهەنگی فڵانە و ئەمە مارەبڕینی فڵانە و ئەمە ژنگواستنەوەی فڵانە. ئەی تۆ کەی خۆت داپۆشی؟ ئەگەر لەو شوێنە مردی چەند کەسان بینیم نەبینی بەدەم گۆرانیەوە مرد، بەدەم قورئان خوێندنەوە مرد، بەدەم تاوان و یا بە چاکەوە مرد. ژیان سیقەی نییە و تەمەن سیقەی نییە، کەواتە با بە خۆمان دابچینەوە. وەڵای ئەوەی کە لە دوای مردنمان دڵخۆشمان دەکا، یەومە یەنظر المەرء ما قەدەمەت یەداه. خوای گەورە دەفەرمێ خەڵکی لە قیامەتە ئەوەی کە پێشی خستەوە هەمووی دەبینێ. بۆیە بەداخەوە گوێمان لە وتارێکی زۆر گرت، بەڵام هەندێکمان پارۆپێرا لە ئێستا باشتر بووین. لە کاتێکە سەتەها ئایەت و حەدیثیشمان بۆ خوێنرایەوە بەڵام هەر خراپ بووین. کەواتە ئێمە ئەگەر وابین کەسێکی فاشلین، ئەبێ بە خۆمان دابچینەوە، ئەبێ زیاتر ڕووبکەینە خوای پەروەردگار، چونکە ڕۆژێک دێت بەرەو ڕووی کردەوەکانمان دەبینەوە باش بێ یا خراپ بێ. وەڵڵاهی چیمان کردووە، چیمان وتووە، ئەوەی خوا لێمان خۆش نەبووی بێ و داوای لە خۆشبوومان لەخوا نەکرد بێ، هەمووی دەبینینەوە. کەواتە دڵخۆش مەبە ساڵێک لە تەمەنت ڕۆشت بە بەتاڵی، دڵخۆش مەبە هەڵمەپەڕە، هەڵمەبەزەرەوە بۆی کە ساڵێک لە مردن نزیک بوویتەوە، بەڵکو خۆت بە شەرمەزار بزانە لای خوای گەورە. ئەوە ئینسانی ئیماندارە.